ئێمە بەنسبەت کادیرەکانی قەزای شنگال پشتیوانی دەکەین و هەوڵی ئەوە دەدەین کە زۆرترین خەڵک بنێرین بۆ سەر سندوقی دەنگدان. خەڵک خۆ ئەوە نییە دەزانی هەڵوێستی یەکێتی لە کاتی هاتنی داعش لەسەر شنگال چۆن بوو، لە کاتی شەڕەکانی داعش لەگەڵ ئێزیدیەکان چۆن بوو و لە پاش ئەوە چۆن بوو. ئەوە ناکرێت ئێستا خەڵک لە بیری چوو بێ و ئەوانەی کە کەم تەرخەم بوون لە سێی هەشت هێرشی داعش بۆ سەر شنگال کووە محاسبە کران لە کوێن و هیچ کەس محاسبە ناکرێت لە چاوشتانە. ئەوە یەک. ئەوی تریان بۆ ئێمە مەسلەی دووەم گرنگە ناجیات. ئەوانە وەکو خوشک و دایکیار کەسەکەن و ئەوانە وەکو خەڵکی مبارەک سیر بکرێن چونکە ئەوانە لەسەر کورد وایان لێ هاتووە، لەسەر کوردایەتی ئێزیدیەکان وایان لێ هاتووە بۆی ئێزیدیەکان لە ڕێگای بە ناوی ناموس و شەرەف و ئەو بشتێنن کەسایەتی ئێزیدی بەوە ناشتێ ئێزیدی 74 فەرمانیان بینیوە کەسایەتیان زۆر بەخۆتە ئەگەر یەکێک بێوێ لە دنیا فێرببی مقاومە چاوان بکرێ دەبی بستە سنجار فێر ببی لە سنجار مەدرسەی مقاومەیە. مەسلەی سێیەم ئەو کەسانەی کە لە پاش هاتنی داعش پەیوەندەکانیان پچراوە یا کەرتی نوێن مەسئولیت تازیان هەیە هەوڵ دەدەین بە زووترین کات ئیشەکانی ڕێخستنیان تەواو بکەین بۆ ئەوی موچەکانیان ببەستین. ئێزیدیەکان لە ژێر چادرەکان ماون بۆ ئەوی انتخابات بەکار بهێنرێن بۆ ئەگەنا ئێزی دەتوانانی بچ ڕەشمالە کەلدی لە شنگار بژی فەرقی چێ لەژێر کەم لەژێر چادر بژی یا لە سندار لەژێر چادر بژی فەرقی چیە؟ شنگال بۆ ئەو خۆشترا خاکی خۆیتی هی باوکتی باپیریت بەڵام هێشتنەوەیان لێرە بۆ ئەوی هەویەکانیان کۆ بکەن و لە جیاتیان دەنگ بدەن.